مێژووی فەلسەفەی کاپلستۆن نوێترین زنجیرە کتێبە کە لە کۆڕێکی دیارە لە هەڵەبجەی خۆشەویست دیارە ناساندنی بۆ کراوە و هەروەها بە خوێنەران و بە ئامادەبوانیش ناسێنراوە. ئەم زنجیرە کتێبە بابەتێکی گرنگە بۆ نێو ئەدەبیات و هەروە بۆ نێو کتێبخانەی کوردی و یەکێکە بەلەو بابەتانەی کە بە شێوازێکی بەرچاو ئەتوانرێت کە سوودی لێوەربگرێت بە تایبەتیش بۆ خوێنەرانی خۆی لە کۆڕێکی تایبەتە ئەم کتێبە ناسێنرا و هەروەها خوێندنەوەشی بۆ کرا. لە هۆڵی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕووناکبیران دەستگای جەمال عێرفان کۆڕێکی ئەدەبی بۆ خوێندنەوە و ناساندنی کۆبەرهەمی مێژووی فەلسەفەی کاپلستۆن ئەنجامدا. لە کۆڕە ئەدەبیەکەدا بە کورتی تشکرایە سەر بەرهەمەکە کە 7 ساڵ سەرقاڵی کاری وەرگێڕانی تێدا کردو و بە شێوەیەک وەریگێڕاوە کە خوێنەر بتوانێت چێژ لە خوێندنەوەی وەربگرێت. کۆبەرهەمەکە خۆی لە 9 بەرگدا دەبینێتەوە. کاریگەری دەبێت لەسەر دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی و ناوەندە زانستی و ئەکادیمیەکانیش دەتوانن زۆر سوود لەم بەرهەمە وەربگرن. ئەمڕۆ مەراسمی ناساندنی مێژووی فەلسەفەی کاپلستۆن و مێژووی فەلسەفەی کاپلستۆن مێژوویەکی فەلسەفەی کلاسیکە کە وەکو چۆن بەڵێ کرۆنۆلۆژیای مێژووی فەلسەفە باسی دەکرێت لە چوارچێوەی ڕێبازەکان تەنیا باسی ناکات بەڵکو بە بدرێژایی مێژووی فەلسەفە لە چوارچێوەی ئەو مێژووی شارستانیەتەکەیە باسی مێژووی فەلسەفەی کردووە. مێژووی فەلسەفەی کاپلستۆن 9 بەرگە. من بۆ ماوەی 7 ساڵ پێوە خەریک بووم. سپاسی دکتۆر تەها ڕەسوڵەکەم کە لەو ماوەیە سپۆنسەری پرۆژەکەی کردووە. بەرحاڵ باسکردن لە کار و ماندووبوونی پرۆژەی لە شوێنێکە بەو فراوانیە ناکرێت، بەڵام ئەوەی کە گرنگی مێژووی فەلسەفەکەیەوە هەروە مێژووی فەلسەفەیە بۆ ئێمە. فەلسەفە وەکو دایکی زانستەکان و دایکی بیرکردنەوەی ڕەخنەیی بۆ ئێمە کە بە تایبەتی لە جیهانی ئێستای ئەم لە زۆر دواکۆتوین بۆ ئەوەی دەواازەی جیهانی نوێ بکەین و فەلسەفە زانستێکی گرنگە بەرحاڵ بە پشتبەستن بە زانستەکانی دیکە. فەلسەفە دابڕاو نییە لە زانستەکانی دیکە، بەڵکو ئێستا بۆ نمونە ئەرکی فەلسەفە چیە؟ ئەرکی فەلسەفە وترێ دانانی پرسیارە بۆ زانستەکانی تر. من لەو ماوەیە سەختی پرۆژەکە پەیوەندی مەسەلەی زمانەوە هەبوو، کارکردن لەناو زمانە تێرم و زارە و چەمکەکانە. ئەمە کاتێکی زۆری و تاقەت پڕوکێن بووە بەڕاستی، بەڵام ئەوەندەی بند پەیوەندی بەخۆمەوە بێت، ینی تا ئەم قۆناغا بە شێوەیەکی ڕێژەیی لێ ڕازیم. هیوادارم خوێنەر بیخوێنێتەوە سوودی وەربگرێت و بە تایبەتی دامەزراوەکانی ئێمە بە تایبەتی زانکۆکان و بەشی فەلسەفە سوود لەم کارە وەربگرێت. زۆر سپاس بۆ ئێوەش.